پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمي إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث. إنسان كمر لدواي خوي كردوكاني أبتشريا إلا سيشت نبي يشك لوانا ولد صالح يدعو له من دالشي صالح دعاء خير بوبكا أي شون هولدين من دالمان صالح بيت دبي هولدين تربيتي شرعيانة وإسلاميانة پروردەیەکی جوانیان کەین بۆ ئەوەی نەوەیەکی باشیان لێ دەرچێت. ئەگەر وانەکەین ئەو کاتە دەبێ بە غەزەب مۆمان دەبێتە نیقمەتێک، چونکە مناڵ لەگەڵ ئەوەی کەوا جوانی دنیایە المال والبنون زینة الحياة الدنيا، بەڵام لەولاشەوە ئاگادار بە فیتنەیە، چونکە خوای تەعالا فەرمێ ئینەما ئەموالکم وئەولادکم فتنە. مناڵتان ماڵەکانتان خێزانتان هەمووی بۆ ئێوە تاقیکردنەوەیە. وا نەزانی تۆ بەس ئەوەنت لەسەرەکەوە لوقمەیەشیان بۆ پەیاکەیت کەسابەتێکیان بۆ بکەیت، نە تربیەتەکەش واجبە لەسەرت بۆ ئەوی بیان پارێزی لە ئاگری دۆزەخ. كلكم راع وكلكم مسؤول عن رعيته والرجل راع في بيته وهو مسؤول عن رعيته. همومان برپرسين همومان شوانين خواي پروردگار لي پرسين ومان لقلاكا دفرمي وقفوهم إنهم مسؤولون. همومان برپرسيارين همومان مسؤولين. هر باوشيك هر دايشيك لمالي خوي برپرسا لي پرسينوي لقلاكريت سبارت بمنالكاني آية تو وكو باوشيك وكو دايشيك لخمي منالكانتي أو تا پیغمبران عليهم الصلاة والسلام چون لخمي منالكان يعني دفرمي إبراهيم عليه الصلاة والسلام وجنبني وبني أن نعبد الأصنام. أي پروردگار هم خوم وهم نوكان منالكانشم بپارێزی لەوەی کەوا بتپەرستی بکەن لەوەی کەوا هاوڵ بۆ تۆ دابنن. وجنبني وبني أن نعبد الأصنام. زكريا پیغمبر عليه الصلاة والسلام فرمي قال ربي هب لي من لدنك ذرية طيبة. هم قيدة چەند جوانە داوای مناڵێکی کرد، بەڵام چۆن مناڵێک ذرية طيبة خوایە داوات لێ ئەەکەم منداڵێکی طیب و باش و چاک و ساڵحم پێ ببەخشی، چونکە هەرەوە نییە تۆ مناڵت هەبێ. زۆرێک لە مناڵەکان بوونە بە غەزەب بۆ دایک و باوکە، بۆ چونکە هۆکارەکە دایک و باوک خۆیەتی. هەروەکو چۆن زانایانە فەرموون کەسێک فڕێدەنە ناو دەریاوە ئەڵێ وریا بە تەڕ نەبی، تۆ فڕێت داوەتە ناو دەریاوە چۆن تەڕ نابێت؟ ئەو دایک و باوکەش ئەمەندە مهملە ئەوەندە ماڵ و منداڵەکەی ئیهمال کردووە خەمی ئەو منداڵە ناخوات، لە نەتیجەیە سێرەکەی ئەم منداڵە گومڕا بووە ئینحیرافی کردووە، لە نەتیجەیە هاوڕێتی ئینسانی خراپی کردووە، خەریشی مخدراتە، خەریشی مادە هۆشبەرەکانە، دەست بۆ ناموسی خەڵکە بە بۆ چونکە تربیەتەکە سەقەتە.